سڵاتان لەبێ بەڕێزان لەگەڵتان بەردەوامی لە شەشەمین دیداری سلێمانی بە ناونیشانی عێراق و وڵاتانی دراوسێ بەرەو سیستەمێکی نوێی هەرێمایەتی. بێگومان لەو نێوەندەشدا بەشێکی زۆر لە وڵاتان یاخود لە سەرۆکی وڵاتان لە باڵێزی وڵاتان لێرە ئامادەنەوە لەگەڵەوەشدا هەر یەک لە وڵاتانی ئەوروپا و بەشێکی زۆریشیان کاریگەریان هەیە یاخود جێدەستیان هەیە لە عێراق و هەروەها لە کوردستانیشدا. یەکێک لەو وڵاتانەش رووسایە کە ئەویش لە نێو ئەم ساحە سیاسێدا بوونی هەیە و دەمانەوێت گفتوگۆ بکەین لەبارەی رووسیا و هەروەها کاریگەریەکانی رووسیا لەسەر عێراق و لەسەر ناوچەکەوەروە بەتایبەت یەک خاڵی دیکە گرنگکە ئەویش لەبارەی وزە و نەوتەوە کە رووسایەکێکە لەو وڵاتانەی کە لەو بارەدا کۆمەڵێک کۆمپانیای زۆر گرنگی هەیە کە لە هەرێمی کوردستان و عێراقدا لە بواری نەوتدا کار دەکەن. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز ئەلینا سۆپۆلینا ڕاوێژکاری پەیمانگەی لێکۆڵینەوەی استراتیجی لە مۆسکۆ. سپاس بۆ ئامادەبوونت، بەخێر بێی بۆ سلێمانی و بۆ کوردستان. لە سەرەتاوە دەمەوێت تێڕوان و سەرنجی تۆ بزانم لەسەر شەشەمین دیداری سلێمانی. شکرا سارە. هاتو سارە، دیداری سلێمانی زۆر گرنگە. ئەمە دووەم جارە کە من بەشدار دەبم لەم دیدارەدا. خۆشبەختانە بەهۆی گرنگی جاریەکەمەوە من ئەم جارە بەشداریم کردەوە. سیاسیەکان و چاودێرە سیاسیەکان و ژمارەیەکی تر زۆر بیربۆچوونی جیاواز لە وڵاتانی ترەوە و گەنجانی هەرێمی کوردستان، گەنجانی عێراق لە دیدارێکی لەم شێوەیەدا کۆ دەبنەوە. ئەمە زۆر گرنگە ئەم پێکاتانە کۆ ببنەوە لە یەک شوێندا بۆ گفتوگۆکردن، ئاڵوگۆڕکردنی بیربۆچوونە جیاوازەکان. ئەمە بابەتێکی زۆر تایبەتمەندە. هەندێک کات من کاتێکە ئامادەی دانیشتن و گفتوگۆکانی سیاسیەکان دەبن کە لەوانەیە هەندێک سیاسیەکان خۆیان دوورە پەرێز دەگرن لە خەڵکی ئاسایی. ئەمە کرانەوەیەک دەبێت بۆ دنیا. ئەمە زۆر گرنگە کە ئەم بیربۆچوونە جیاوازانە لە خۆرهەڵاتی ناوەڕاستەوەیە، لە وڵاتانی خۆرئاوایە، یاخود زۆرێک لە بیربۆچوونەکان لە ئەنجومەنی ئاساییشە یاخود وەکو رووسیا یاخود لە وڵاتانی ترەوە لێرە ئامادە بوو و زۆر گرنگە دیداری سلێمانی و پیرۆزبایی کارانە. بینە سەر باسە گرنگەکەمان کە ڕۆڵی رووسایە لە عێراق، لە ناوچەکە، لە هەرێمی کوردستان، لە وڵاتانی دیکەش. بەڵام پێش ئەو دەمەوێت بزانم ڕۆڵی رووسیا، کاریگەری رووسیا بەتایبەت لە عێراق و لە هەرێمی کوردستاندا چۆن دەبینیت، لە چه ئاستێکدا؟ روسيا الآن أصبحت أن تكون أنشط بكثير مما كانت مباشرة وەکوەوەی کە لە ڕابردوودا لە دوای داڕوخانی شێتی سۆڤێتدا هەبووە. من بە شێوازێک دەبینم بوونی رووسیا لە خۆرهەڵاتی ناوەڕاستدا پێویستیە کە نمونەیەکی باشتریش بۆ ئەم گەڕانەوەی رووسیا هەوڵەکانی رووسیا بۆ لەناوبردنی تیرۆر لە سووریادا. رووسیا هاوسەنگیەکەی بە تەواوەتی گۆڕی سەبارەت بە عێراقیش. من پێم وایە کە رووسیا دەتوانێت چالاکتر ببێت لە وڵاتەشدا. ئەمەش دەکرێت بگونجێت و هەبێت. ئەمیش لە ڕێگەی هەماهەنگیکردن لەگەڵ هاوکارەکان و هاوبەشەکانیدا یاخود لە ڕێگەی دیدارانەدا من دەبینم کە پێویستیەک هەیە بۆ بوونی رووسیا لە وڵاتەدا، چونکە رووسیا ئاشکرایە کە هیچ دابڕانێکی نییە یاخود کەلێنی تێدا. کاتم کەمە دەوێت بە کورتی وەڵامم بدەیتەوە. چەند پرسیارێکی گرنگ ماوەیەکێک لەوانە لە ئێستادا لە سووریا دەزانین ورجە گرۆپی تۆریستی داعش بەرەو لە ناوچوون دەچێت لە سووریادا. کۆمەڵێک وڵات هەیە کە لە سووریادان یەکێک لەوانە رووسیا، ئەمریکا، تورکیا ئەمانە لە سووریادان. ینی بەتایبەت رووسیا بۆچی دەیەوێت لە سووریا بێ و بەتایبەت لە دوای نەمانی داعش ئەمانجی چییە لە سووریا؟ أولا لا أريد أن أكرر نامەوێت کێشەکان دووبارە بکەینەوە کە ترامپ دووبارەی کردو و کاتێکە وتێک تیرۆریستانی داعش لەناو براوە بە تەواوەتی لە سووریا. ڕاستە خشانەی نووسون و هەیە لە سووریادا بەداخەوە
لەگەڵ ئەوەشە بوونی رووسیا گرنگە و پێویستیەکە لە پێناو بەردەوام بوونی ڕوبەڕبوونی تیرۆرستان ئەمە هیچ نوێنێکی تێدا نییە هەندێکیان لە کەسانە بە ڕووسی قسە دەکەنەوە لەگەڵ ئەوەشدا هەندێک لەو کەسانە بە زمانی ئینگلیزی قسە دەکەن یاخود هەندێک لەو تیرۆرستانە لە فەڕەنسا لە نەرویجەوە هاتوون یاخود رووسین یاخود لە ناوچەکانی تری کە پێشتر لە یەکێتی سۆڤێتدا بوون ئەمە یەکێکە لە پێشینی کارەکانی رووسیا و پەیوەندیەکانی رووسیا بە دیمەشقەوە پەیوەندیەکی مێژوویانە ئێمە کاتێک دەزانین بۆ سەردەمی یەکێتی سۆڤێت و رووسیا دەبێت بوونیە بێ لە خۆڕەڵاتی ناوەڕاست بالمختصر دەمەوێت بزانم ڕۆڵ و کاریگەری دەوری رووسیا لە بواری نەوت و گازدا لە بواری وزەدا لە هەرێمی کوردستان چۆنە بەتایبەت کە کۆمەڵێک لە شەریکات گازپڕۆممان هەیە ڕۆزنەفتمان هەیە ئەم شەریکانە کە هەیە لە عێراقدا کار دەکەن بەگشتی ڕۆڵی رووسیا لە ئێستادا لەو بارەدا چۆنە بە کورتی وەڵام بدەیتەوە بە کورتی و پوختی وەڵامی ئەم پرسیارە بەهێزەی تۆ ئەوەیە کە پێویست دەکات کە بچینە هەندێک دیتێل زانیاری زیاترەوە یا وردەکاری زیاترەوە لە ڕابردوودا رووسیا دەڕوانیە ئەو وڵاتانی کە بەرهەمێنەری نەوتن بە شێوکی سادە لی دەڕوان یاخود بە شێوازێکی منافەسەر لێی دەڕوانین بەڵام وەکو دەزانن ئێمە نەوت بەرهەمدەێنین لە رووسیا بەڵام لەگەڵەوەشدا هەندێک کات دێنە پلەی دووەمەوە لە سەراستی جیهانی یاخود دەچینە یەکەمەوە ئەمەش ململانێکە لە بینی رووسیا و سعودیەدا لە ئەسی بەرهەمێنانی نەوتدا یاخود بڕی ڕێژەی حسەی رووسیا لە بەرهەمێنانی گازی سروشتیدا لە ڕابردوودا رووسیا بە شێوازێک دەڕوانیە ئەو وڵاتانی کە بەرهەمێنەری نەوت و گازکە وەکو ڕکابەرێکێتی بەڵام من بۆ چوونە گۆڕاوە لە ئێستادا رووسیا هەماهەنگەکانی زیاتری دەکات لەگەڵ ئۆپیکدا ڕێکەوتن هەیە لەگەڵ وڵاتانی ئۆپێکدا بۆ کەمکردنەوەی ئاسی بەرهەمهێنانی نەوت و گاز لەگەڵ ئەوەشدا رووسیا ئەگەر کێشەی هەبێت لە زۆرێک لە بڕیارەکانی ئۆپێکدا لە پێناو جێگیرکردنی نرخی نەوتدا سەبارەت بە هەمان شتیش بۆ عێراق و هەرێمی کوردستان رووسیا دەیەوێت بۆ بەرهێنان بکات لە هەرێمی کوردستاندا دووش کۆمپانیا هەیە کە لە هەرێمی کوردستاندا گازپڕۆم نەوتە لەگەڵ ئەوەشدا ڕۆزنەفتی رووسیا کە دوو کۆمپانیای حکومیە دوو حکومپانیای گرنگە کە بوونیانە لە بواری گاز و نەوتدا زۆر شکران ئێلێک ڕۆژکاری پەیمانگەی لە کۆڵینەوەی استراتیجی لە مۆسکۆ سپاس بۆ ئامادەبوون